بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة المائدة جيشتنا آياتي تلودو تواكري آياتكي بيشويك خواهي قرباسي جولك كاني كركا قتمان کاتی خۆی ئەگەر کێشەیەکیان دەبوو کە دەچوونە لای زاناکانی خۆیان بڕیارەکەیان بەدڵی نەدەبوو دەهاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشکەم پێغەمبەر بە جۆرێکی دیکە بڕیاردا کە لە مەسلحەتیانە یا حکومەکەی تۆزێک سوکتر بێ. جا گوتمان لە بینی خۆیاندا ڕەنجوولەکەکان دەیانگوت ئەگەر یەکێکتان زینای کرد و داوێن پیسی کرد چون حکومەکەتان بردە لای پێغەمبەر لای محەممەد ئەگەر باسی ڕەجم و بەربارانی بۆ کردن نەکەن بە قسەیکەن پێی بڵێن ڕەجمکردن لە دینی ئێمەدا نییە و بەڵام ئەگەر سزاکەی ڕەجمکردن نەبوو دار لێدان بوو یان گوتمان ئەوان عادەتیان وا بوو کە یەکێک زینای دەکردم و چاویان ڕەش دەکرد و بەسەروەبنی سواری گوێ درێژێکیان دەکرد بەناو کۆڵان شتیدا دەیان سوڕاندەوە و دەیانهێنایە خوارە و دەیانگوت کەسەکە خاوێن بوویەوە. حاڵێن جارێکیان تەبەن هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا تەبەن بڕیاریدا کە ئەوەکەیان زیناکەرەکەیان ڕەجم بکرێ، وتیان لە دینی ئێمەدا ڕەجمکردن نییە. پێغەمبەر گوتمان صلی الله عليه وسلم یەک لە زاناکانی جوولەکەی سوێندا وتی پرسیارت لێ دەکەم ڕاستیم پێ بڵێ ئایا لە تەوراتدا ڕەجم هەیە یان نییە؟ پیاوەکەش تەمان گوتی تازە سوێندم خواردووە، ئەگەر سوێندم نەخوارد با ڕاستیەکەم پێ نەدەگوتی. گوتی بەڵێ لە دینی ئێمەشدا ڕەجمکردن هەیە، بەڵام کاتی خۆی دەستکاریمان کردووە، چونکە ئەگەر کەسێکی بێدەسەڵات زینای دەکرد حکومەکەیان بەسەردا جێبەجێ دەکرد، بەڵام ئەگەر دەسەڵاتێک زینای دەسەڵاتدارێک زینای کرد با هیچی بەسەردا ینی ڕەجمکردنەکەی بەسەردا جێبەجێ نەدەبوو، دواتر ڕێک کەوتین لەسەر ئەوەی کە هەموو کەس حکومەکەی بەسەردا جێبەجێ بکرێ، بەڵام ڕەجمەکەمان گۆڕیوە بە دوو چاوڕەشکردن و ئەوە کە سواری گوێ درێژی بکرێت و بەناو خەڵکیدا بگەڕێندرێت و دواتر وەلحاصڵ سزاکەی لەسەر لابچێ. جا خوای گەورە باسی ئەو جۆرە کەسانەی کرد، فەرمووی ئەوانە کەسانێکن خوای گەورە گومڕا و سەر لێ شێواوی کردوون. کەسێک خوا گومڕای کە و سەر لێ شێواوی کە ئەتۆش ئەی محەممەد صلی الله عليه وسلم ناتوانی لە قیامەت هیچ شەفاعەت و تکایەکی بۆ بکەیت و هەروەها هەر کەسێک بەو شێوازە بوو تەبەن خوای گەورە لە دنیاشدا ڕیسوا و سەرشۆڕی دەکا و لە قیامەتیش سزای دەدا. هەر کەسێک ڕازی نەبێ بە حکمی خوا، بە شەرعی خوا، بە دینی خوا، یان بەو شتانە ڕازی بێ کە لە مەسلحەتێتی، بەڵام بەو شتانە ڕازی نەبێ کە بە حسابی خۆی لە زەرەریەتی، ئەو لە دنیاشدا سەرشۆڕ و ڕیسوا دەبێ و لە قیامەتیشدا خوای گەورە سزای دەدا. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی یەهودیەکان کە لە ئاەتەکەی ئیشارەتی پێکرد و لێرەش تاکیدی دەکاتەوە، دەفەرمێت سەماعونە للکەذب، عادەتیان وایە، سیفەتیان وایە زۆر گوێ هەڵدەخەن بۆ درۆکردن. سامع یعنی گوێگر، سەماع یعنی زۆر گوێگر. جا عولەما دەفەرمون سەماع بە کەسێک دەڵێن کە گوێ لە درۆ دەگرێ، دەزانێت درۆیە والحاصل باوڕشی پێدەکا بەڕواڵەت بە زاهرها. سەماع ئەو کەسەیە گوێ لە کەسی درۆزن یا لە درۆی دەگرێ، ئەو جار لە دڵەوە دەزانێت درۆیە، بەڵام بەڕواڵەت باوڕی پێدەکات. جا درۆزنەکە چەند تاوانبارە؟ طبعاً ئەوەی کە بڕوا بە درۆزنی دەکات لەوی تاوانبارترە ئەگەر بزانێت و ئیهمال بێ. سەماعونە خوا زەمیان دەکات، دەفەرمێ ئەوانە زۆر گوێ لە درۆ دەگرن. طبعاً گوێ لە درۆبوون جیاوازە وایە تۆ تەلەڤیزیۆنێکی دەکەیەوە کابرا هەواڵان دەخوێنێتەوە درۆیان دەکا ئەتۆ گوێت لێیە وایە، بەڵام بە خسووسی بە نمونە کەسێکی درۆزن دێنی قسانی پێ دەکەی و گوێشی لێ دەگری، دواتر درۆیەکانیشی دووبارە دەکەیەوە و نەوع قەناعەتیشی پێ دەکەی، یاگە قەناعەتیشت پێ نەبێ درۆیەکان دووبارە دەکەیەوە. ئەو کار لەگەڵ کەسە درۆزنەکەی هیچ فەرقێکت نابێ ئەگەر خۆت نەپارێزی. سەماعونە للکەذب سیفەتیان وایە زۆر گوێ دەگرن لە درۆ. صفتێکی دیکەیان ئەوەیە ئەکالونە لیسحت، ئەکال زۆر دەخۆن ماڵی حەرام،
ماڵی حرام کامەیە؟ ئەوەی دزیویانە، ئەوەی داگیریان کردووە، ئەوەی بە معاملەی حرام بەدەستیان دەکەوێت، ئەوەی بە ڕیبا و سوود دەستت دەکەوێت، ئەوەی درۆی لەسەر دەکەی، ئەوەی سوێندی بە درۆی لەسەر دەخۆی، ئەوەی غەشتی تێدا دەکەی، بە هەر زۆرێک لە جۆرەکان ماڵی کەسێک کەوێتەکنت بە ناشەرعی، بە ناسروشتی و بە ناتەبیعی بۆ تۆ حرامە. جوولەکەکان گوێیان نەدەدا خواردنی ماڵی حرام، بەردەوام خواردنی ماڵی حرامیان دووبارە دەکردەوە. ئەکالونە لیسحت زۆر ماڵی حرام و ماڵی ئەوە یعنی یاساکرا و قەدەغکرا و دەخۆنەوەی کە بۆوان حەڵاڵ نییە. جا فەئین جاؤکە، خوا دەفەرمێ ئەگەر هات نەلات لە کاتی بوونی کێشە و گرفتدا چی بکە؟ فەحکم بەینەهم، سەرپشک بە، یان حکم و دادوەریەکەیان بۆ بکە. ئەگەر دوو جوولەکە هات نەلات داوایان لێکردی بڕیاریان بۆ بدەی، سەرپشک بە، فەحکم بەینەهم، یا بڕیاریان بۆ بدە، خۆت بکە بە حەکەم لە بەینیاندا، ئەو ئەعرض عنهم، یان وازیان لێبێنە و پشتیان تێکە و بڵێ حکم و بڕیار بۆ ئێوە نادەم. وازحە؟ بۆی ئەگەر بۆ ئێمە شەروایە ئەگەر کەسێک دێ پرسیارێکت لێ دەکا، یان جاری وایە دوو کەس کێشەیان هەیە دەیانەوێت بتکەنە حەکەم، واجب نییە تۆ حەکەمایەتەکەی قبوڵکەی، وایە؟ ئەگەر بە نمونە لە خۆت ڕاببینی عەدالەتی دەڵێی و عەدالەت دەکەی و کەسەکانیش بە قسێت دەکەن، چاکتر وایە ببی بە دادوەر لە بەینیاندا. وازحە؟ بەس ئەگەر بزانی کەسەکان بە قسێت ناکەن و گوێت لێ ناگرن، یان لە خۆت ڕنابینی دادپەروەری بکەی، جاری وایە لەوانەیە لایەنێکیانت تەڕەفێکیانت زۆر خۆش بوێ لەبەر خۆشەویستەکەی، لەوانەیە نەتوانی ئەگەر ناحەقیش بێ بکەی وڵی ناحەقی، لەو حاڵەتانەدا خۆت بپارێزی باشترە. بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ و پێغەمبەر سەر پشک دەکات، دەفەرمێ فەحکم بەینەهم، ئەگەر حەزت لێبوو، فەئین جاؤکە، ئەگەر هات نەلات بۆی دادوەریان بۆ بکەی و ببیە قازی لە بەینیاندا، فەحکم بەینەهم، ئەگەر حەزت لێبوو دادوەریەکەیان بۆ بکە، ئەو ئەعرض عنهم، یا پشتیان تێکە و بڕیار و دادوەریەکەیان لە لای خۆتەوە بۆ دەرمەکە. بەڵام وئین تعرض، ئەگەر پشتت تێکردن عنهم لە ئەوان، یعنی حکمەکەت بۆ نەدان و بڕیارەکەت بۆ نەدان، فەلەن یەضوڕوکە شەیئا، هەرگیز ئەوان ناتوانن زەرەر لێ بدەن، لیان مەترسە، یعنی چونکە ئەگەر لە ترسان ببیە قازی، لە ترسان ببیە حاکم، لە ترسان بتکەنە دادوەر لە بینی دوو کەس و لە قەزیەیەکیدا، حتمەن ترسەکەت کاریگەری دەبێ، وایە؟ بۆیە وئین تعرض عنهم، ئەگەر پشتت تێکردن و حکم و بڕیارەکەت بۆ نەدان، ئەو فەلەن یەضوڕوکە شەیئا، بزانە هەرگیز ناتوانن زەرەر لێدەن، زەرەری جەستەیی بتکوژن و لە ناوت ببەن. وئین حەکەمتە، بەڵام ئەگەر دادپەروەریەکەت کرد، ئەگەر نەتکرد لیان مەترسە، باشە؟ ئەگەر کردت، وئین حەکەمتە، ئەگەر دادپەروەری یعنی دادوەریەکەت کرد، فەحکم بەینەهم، دادوەری بکە لە نێوانیاندا، بالقستی، بە شێوەیەکی دادپەروەرانە. دادپەروەری چۆنە؟ طبعاً ئەوەیە کە دوو کەس کێشەیان هەیە، سەرەتا چ بکەی؟ گوێ لە هەردووشیان بگری، وایە؟ وەکو یەکان، نەک یەک قسەی بۆ کردی ڕێک حکومەکەی دەرکەی، چونکە هەمیشە ئەوەی نیزاعی هەیە خۆی بە حەق دەزانێ، وایە؟ ئەگەر بەتەنێ گوێ لە یەکێکی بگری، لەوانەیە بە شێوازێک باسی ڕووداوەکە و کێشەکەی بکە، دەئیدی بکەی، وایە؟ بەس کە گوێ لە ئەوەکەی دیکە دەگری جیاوازە. بۆیە دەفەرمێت فەحکم بەینەهم بالقسط، دادوەری بکە لە بینیاندا بە دادپەروەری، پاشان بۆیە دەبێ وەکو یەک گوێ لە هەردووچیان بگری. ئەوجار چێ عادەتەن پێویست دەکا شاهید بێنێ؟ لە شەرعدا لە دیندا مدعی، ئەوەی سکاڵای دەکا کە گوتی فڵان کەس زوڵمی لێ کردومە، دەبێت چی هەبێ؟ ئەسڵ ئەوەی شاهیدی هەبێ، نابێ یەکسەر باوەڕی پێ بکەی. شاهیدی هەبێ، یان دەبێت تەڕەفەی بەرامبەرەکەی قەناعەت کە. ئەگەر شاهیدی نەبوون، دەبێت چی بکە؟ حاکم، قازی چێ سوێن دەدا؟ ئەوەی شکایەتەکەی لێ کراوە ئەو کاتی، وازحە؟ ئەوەی شکایەتەکەی لێ کراوە سوێندی دەخوا، ئەوجار ئەگەر ڕازی نەبوو، ئەوجار جارێکی دیکە سوێندەکە دەگەڕێتەوە بۆ شکایەتکەرەکەی. بۆیە بە هیچ شێوەیەکی ئەوەی کە دەبێتە حاکم و قازی و ئەوەی دەبێتە دادوەر، مەرجە حاکمی شارەکەی بێها، یان میهنەت حاکمیەتی بێت. تۆ جاری وایە لە بینی دوو کەسدا بانگت دەکەن بۆ ئەوەی بڕیاریان بۆ بدەی، وازحە؟ عەدالەت و دادپەروەری ئەوەیە زوو بڕیار نەدەی، گوێ لە هەردووچیان بگری، وایە؟ ئەوجار ئەوەی عادەتەن داواکارە، سکاڵاکارە، شکایەتکارە، عادەتەن دەبێت داوای چی لێ بکرێ؟ داوای بەڵگەی دەبێت لێ بکرێ، داوای بەیینەی لێ بکرێ.
ئەو جار ئەوەکەی دیکە تەنها سوێن نایخوا ها کابرا بڵێ فڵان کەس زوڵمی لێ کردم والله بالله تەڵڵا ئەوە سوێنشم بۆی خوارد ئەو سوێندە نایخوا جارێ دەبێت شاهیدی بێنی کە شاهیدت نەبوو ئەو جار سوێند لەسەر تۆ نییە سوێند لەسەر ئەو کەسەیە کە سکاڵای لێ دەکری ئەو جار دەفەرمێ ئین الله يحب المقسطین خوای گەورە چی خۆش دەوێت ئەو کەسانەی خۆش دەوێت کە دادپەروەرن جا ئەگەر حاکمی وڵاتیە ئەگەر حاکمی شارێکیە و ئەوەی لە ماڵی خۆشیدا تەمان دادپەروەری دەکا هەرخوا خۆشی دەوێت ئەوەی لە بینی دوو کەسدا دەکرێتە حەکەم و بە دادپەروەرانە بڕیار دەدا خوای گەورە دادپەروەرانی خۆش دەوێت و دادپەروەرانە ها حەدیثی لەسەرە دەفەرمێ لە ڕۆژی دواییدا ئەوانەی دادپەروەری دەکەن دەیان خوای گەورە دەیان خاتە سەر مینبەر و دوانگەیەک کە دروست کراوە لە نور پێغەمبەران و شەهیدان خۆزگە بە شوێنەکانیان دەخوازن بۆیە دادپەروەری زۆر زۆر گرینگە تەوان عەکسی دادپەروەریەکەش چییە ستەم و زوڵمە کە خوای گەورە زۆر ڕقی لە ستەم و لە زوڵمە سەماعونە سەیریکەنەوە زۆر گوێ دەگرن ئەو جوولەکانە لە چێ لە چی لیلکەذیبی لە درۆ جا هەر کەسێک دەیکە ئەکالون دەخۆن یا زۆر دەخۆن زۆر دووبارەی دەکەنەوە خواردنی چی لیسوحت ئەوەی کە حرامە حرام وەکو گوتم ڕیشوەیە بەرتیلە ماڵی خەڵکیە دزیە فەئین جاءوکە ئەگەر هاتنە لای تۆ فەحکم بەینەهم فەحکم یعنی ئەگەر پێت خۆش بوو دادوەری کە لە بینیاندا ئەو ئەعرض عنهم یا وازیان لێبێنە و پشتیان تێکە وإن تعرض ئەگەر پشتت کرد عنهم لە ئەوان و دادوەریەکەت بۆ نەکردن فلن يضروك هەرگیز زەرەر بە تۆ ناگەێنن ئەوان شەیئەن لە هیچ شتێکدا وإن حكمت وأجر دادوەریەکەت کرد فاحكم بينهم دادوەریەکەی بکە لە نێوانیاندا بالقسط بە شێوەیەکی دادپەروەرانە وەکو یەک تەماشایان کە و سەیریان کە تەنانەت قازی موسڵمان حاکمی موسڵمان لە کاتی حکمکردندا بۆی نییە یەکێکی بە پێوە ڕاوەسێنێت و یەکێکی بەیەکەوە دانیشێنێ حاڵین بۆی نییە بەنمونە لە کاتی قسەکردندا جوان جوان گوێلەیەکی بگرێت و سەرنجیدا بەڵام کە ئەوەکەی دیکە قسان دەکە ئاڕووی لێوەرجێڕێت و گوێی پێنەدا حاکم دەبێت وەکو یەک لە هەموو شتێکیدا مامەڵە لەگەڵ هەردووکیان بکە کە ئەنەما هەردووک زۆر نزیکینی یان هیچیان ناناسێ إن الله بێگومان خوا يحب المقسطین خۆشی دەون ئەوانەی دادپەروەرن جا ئەوانە تەمان کاتی خۆی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەق وەک خۆی جێبەجێیان کردووە ئیمامی عەلی کاتی خۆی لەگەڵ جوولەکەیەکی کێشیان هەبووە کە چوونەتە لای قازی ئیمامی عەلی خەلیفەش بۆ ویستوێتی دانیشێ قازیەکە هەڵیستاندۆتەوە تێتی بە پێوە ڕاوەستا چونکە تۆ لێرە وەکو متهەمێک لێرەی وەکو تاوانبارێک لێرەی وەک نەک وەکو خەلیفەیەک لێرەی بۆی هەندێک جار ئاەتی قورئانی لەبەرەوەی ئێستا خەڵک کەم جێبەجێ دەکا کە باسی دەکەی خەڵک بۆ دەزانی خەیاڵاتە بەڵام لە ڕاستیدا ئەوانە خەیاڵات نین واقعاً و هەر کەسێک ئیمانی هەبێ و حەزی لەوێ دەتوانێت ئەو دادپەروەریی جێبەجێکا بەڵام کەسێک دنیاویستە لەبەر دنیای لە ترسان یان لە خۆشی شتێک دادپەروەریەکەی پێ ناکرێ و مەوزوعێکی دیکەیە ئەو جا خوا دەفەرمێ وەکەیف یحەکیمونەکە چۆنی ئەوان دادوەریەکەی خۆیان دێننە لای تۆ جێگای پرسیارە چۆن جوولەکەیەک کاتێک کێشەی دەبێت لە جیاتی ئەوەی بچێتە لای قەشە و پاپاکانی خۆیان دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یان دێتە لای قازیەکی موسڵمانان یان زانایەکی ئاینی ئیسلام کە ئیمانیان بە دینەکەی نییە ئەگەر هات حتمەن لە دوو حاڵەت بەدەرنێ یا ئەوەتە دەزانێت دینەکەی خۆی دینێکی شێواوە یعنی ئیعترافە بە خراپەتی دینەکەی خۆی دەزانێت لە دینەکەی خۆیدا عەدالەت و دادپەروەری نییە یان ئەوەتە ئامانجێکی دیکەی هەیە بەنیەتی ئەوەی هاتووە بڕیارێکی ئاسانتری بۆ بدرێ ئاسانتر لەوەی کە لە دینەکەی خۆیدا هەیە بۆیە خوا دەفەرمێ وەکەیفە ئەوە پرسیارە پێشی دەگوترێت پرسیاری سەرسوڕمان خوای گەورە بە سەرسوڕمانەوە پرسیار دەکات دەفەرمێ وەکەیفە یحەکیمونەکە چۆنی ئەوان دادوەریەکانی خۆیان دێننە لای تۆ لە کاتێکدا وعیندەهم لای ئەوان هەیە التەورات کتێبی تەورات واضحە تەوراتیان بۆ هاتووەتە خوارێ و ئەوان بەڕواڵەت ئیمانیان بە تەوراتە فيها حكم الله لنا توراتش دا هەیە حكم و یاسای خوای خۆ تەوراتش مدەتێکی زۆر جارێ هەر لە بینی تقریبا عیسا و موسایدا 1000 ساڵێک نێوان بووە
ئەو نێوانی موسا و عیسای کە تەوڕاتی تێدا هاتووتە خوارێ بەس تەورات پەیڕەو کراوە سەدان پێغەمبەر خوای گەورە ناردوونی کاتی خۆی بەس بەوەی تەورات جارێکی دیکە لەناو قەومەکاندا زیندووکەنەوە بۆیە تەوراتیش هەموو حکمێکی خوایی بۆ کێشەکان تێدا بووە بۆ سەردەمی خۆی و بۆ کاتی خۆی جا جوولەکەیە کە بە حسابی خۆی دینەکەی تەوراتە و کتێبەکەی تەوراتە کەسی ئیشی پێ نەکا بێت بە پێغەمبەر بڵێ صلی الله عليه وسلم وەرە تۆ بڕیارم بۆ بدە و تۆ حکمم بۆ بکە جێی سەرسوڕمانە ثم يتولون دەفەرمێ پاشان ڕوو وەردەجێڕن من بعد ذلك دوای ئەوەی کە تۆ بڕیارەکەیان بۆ دەدەیت یعنی چی یعنی کە کێشەیان دەبوو دەهاتن ئەگەر نەتیجەی قسەکانیان بەدڵ بە ئەنجامی قسەکەیان بەدڵ بە بڕیارەکەی پێغەمبەریان بەدڵ بە صلی الله عليه وسلم دادوەریەکەی پێغەمبەریان بەدڵ بە بەدڵبوونیەوە بوو لە مەسلحەتیان بێت و لە قازانجیان بێت ئەوە دەیانگوت پێغەمبەرێکی زۆر چاکە و بڕیارەکەی زۆر لە شوێنی خۆیدایە خۆ ئەگەر بەدڵیان نەبایە لە قازانجیان نەبایە بەبێ گومانی ئەو کاتە دەیانگوت ئێمە کتێبی خۆمان هەیە و چیشمان بەوەیە کە تۆ کەینە بە حەکەمی خۆمان و بەدادوەری خۆمان و جارێکی دیکە دەچوونەوە لای ئەحبار و ڕوهبانەکانی خۆیان بۆی خوا دەفەرمێ بەڵێ وما أولئك بمؤمنين هذا فەرمێ ئەوانە بە هیچ شێوەیەکی باوەڕدار نێت نە باوەڕیان بە ئیسلام هەیە حاڵێن نە باوەڕیان بە کتێبەکەی خۆشیان هەیە ها ئەگەر باوەڕیان بە تەورات هەیە دەبوایە هەر یەکەم جار نێن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وایە و دیسان ئەگەر ئیمانیشان بە قورئان هەیە کە پێغەمبەر حکمی بۆ دەدان دەبوایە جێبەجێ کەن ئەوانە ئیماندار نین نە بە کتێبەکەی خۆیان نە بە کتێبی ئێمەش کە قورئانە نە بە پێغەمبەرەکەی خۆیان کە موسایە نە بە پێغەمبەرەکەی ئێمەش کە محەممەد صلی الله عليه وسلم چونکە هیچ دینێکی ئاسمانی ئەگەر دەستکاری نەکرابێ زوڵم و ستەمی تێدا نیە و تەڕەفگیری و لایەنگیری تێدا نیە بۆ هیچ کەسێک و هەروەها هیچ گرفتێکیش نییە لە دینە ئاسمانیەکاندا کە لە بینی خەڵکی ڕوودەدا عیلاجی نەبێ ها چارەسەری نەبێ بەڵام تەورات و ئینجیلەکەی ئەوان تەمان بە حەزی خۆیان و بەویستی خۆیان کاتی خۆی دەستکاریان کردووە وەکەیف یحەکیمونەکە چۆنی ئەو جوولەکانە ئەتۆ دەکەنە دادوەر وعندهم لكاتك لكنيانا التوراة كتاب التوراة فيها حكم الله كلا ناوي داهية حكم يا سايخوة ثم باشان يتولون روور دجيرن لبيغمبر لا حكم بريارة كيتو من بعد ذلك دواي اويكتو حكم بوكردنو بريارة بودان وهذا فرمي وما أولئك بمؤمنين أو أنا بهيت شويكي إيمان دارني أو جا خواهد فرمي إنا أنزلنا التوراة بيقومان إيما ناردو معنا تخوار توراة بوچه بو موسى پیغمبر سلام خواهی لبه فيها لناو توراة داهية هدى ونور هم رنموني وهمش نور روناچه كإنسان دتوانه پی بروال دنیا و لقيامتش اگر كسكان پيانو پابند بن اواني كاتي خوي توراتيان جيبه جي كردو وك خوي هم رنموني خواهان بۆ هاتووە و هەمیش نورەکەی خوای پەروەردگاریان دەست دەکەوێت ئەو جار یحکم بها حکمیان کردووە دادوەریان کردووە بەو کتێبە بەو تەوراتە چێ النبیون پێغەمبەران کام پێغەمبەرانە الذين أسلموا ئەوانەی کە خۆیان بەدەستەوە دابوو بۆ فەرمانی خوا بۆچێ دادوەریان دەکرد بە تەورات للذين هادوا بۆ ئەو کەسانەی کە یەهودین وایە پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ پێغەمبەرانی دوای موسا هەرچی هات پێ هەتا عیسای هیچی کتێبی سربەخۆی بۆ نەهاتووە هەر هەمویان چیان کردووە پەیڕەوی تەوراتیان کردووە و ئەگەریش دوو کەس کێشیان هەبوو بێ بەچی حکمیان بۆ کردوون بە تەورات حکمیان بۆ کردوون چۆن ئێمە بە قورئان حکم دەکەین و بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حکم دەکەین لە دوای موسا پێغەمبەریش هەتا عیسا لەو ماوەیدا هەر پێغەمبەرێک هات پێ خۆی بەدەستەوە داوە بۆ ئەمری خوا پاشان هەر کەسێکیش گرفت و کێشەی هەبوو بن بە کتێبی خوای کە تەوراتە حکمیان کردووە ئەو جا دەفەرمێ والرەبانیون یعنی زاناکانیشیان والأحبار و هەروەها ئەوانەشی کە شارەزای دینەکەیان بوون زانا و شارەزاکانیشیان یان خواناس و زاناکانیشیان هەر حکمیان بەچی کردووە بە تەورات کردووە بۆ یەهودیەکان بما استحفظوا بەو شێوازەی کە فەرمانیان پێکراوە من کتاب الله لە کتێبی خوای ئەو جار وەکانوا عەلەیه شوهەدا ئەوان یعنی چی یعنی پێغەمبەران
سەلامی خۆیان لێبێ ئەوەی دوای موسای هاتوون کە دەگوترێ 120 ئەوەندە هەزار پێغەمبەرە هەر لە ناو بەنو ئیسرائیلیەکاندا هاتووە کە مدەت و مەسافەی ئیشکردنی تەورات مەسافەیەکی زۆر بووە دەفەرمێت هەموو پێغەمبەران و هەرچی ڕەهبان و ئەحبار بوو بێ ینی خواناس و زانا و شارەزای دینی یەهودیەت بوو بێ چیان کردووە بەو کتێبە کە تەوراتە حکمیان کردووە چونکە خوا ئەمری پێکردوون و هەروەها وەکان و عەلەیهی شوهەدا ئەوان هەمووشیان لەسەر جێبەجێکردنی تەورات لە بینی خۆیاندا بوونەتە چاودێر و شاهید بەسەر یەکتری ئەوجا خوا دەفەرمێت فەلا تەخشەو الناسە ئێوە ئەوانەی حکم دەکەن ها لە بینی خەڵکیدا ئەوانەی دەکرێنە ینی دادوەر ئەوانەی کە دەبنە قازی دەبنە حاکم یان دەوری حاکمی و قەزاوەت دەبینی مەرزنێن ناوەکەت وەکو ئەوەی دەڵێن قازی بی فەلا تەخشەو الناسە دەفەرمێت لە خەڵکی مەترس وایە کەسێک ناحەقا نابێت ئەگەر وەک دڵی دەسەڵاتدار بوو لێی بترسێ حەقەکەی نەڵێ فەلا تەخشەو الناسە نەکەن لە کاتی حکمکردن و بڕیار دەرکردن و ئیشکردن بە قورئان و بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان کاتی خۆی ئەوان بە تەوراتێ وا دەفەرمێت لە خەڵکی مەترسن وەخشەونی بەس لە من بترسن ئەوجار وەلا تەشتەڕوو مەشی گۆڕنەوە مەشی فرۆشن بئایاتی الله نیشانە و بەڵگەکانی من بەچی بەثەمەنن قەلیلە بە نرخێکی کەم وەلا تەشتەڕوو یعنی مەی گۆڕەوە مەی فرۆشە نیشانە و بەڵگەکانی من لە بەرامبەر پارەیەکی کەمدا فرۆشتن چۆنە هەرەوە نییە ها ئێستا پێمان وایە فرۆشتن ئەوەیە بێ دوعاەکی لەسەر وەرەقەیەکی بنووسی و چی بە کەسێکی بفرۆشی بەڵێ وەش فرۆشتنا وایە بەڵام ئەگەر تۆ قازی بی ئەگەر تۆ مفتی بی لە بەرامبەر دەستکەوتێکی دنیاییدا ئامادە بووی حکمێکی خوا بگۆڕی وازەحە یان فتوایەک قەرارێک پێویستە بیڵێ بەڵام دەمت بگری خۆت سامت کەی لە ترسان یان لە ترسان بێ یان لەبەر تەماع بێ هەردووکی فرۆشتنا هەردووکی خیانەتە ولا لە سوورەتی بەقەڕەشدا ئەوانەی کە ئاەتەکانی خوای گەورە بە نرخ و پارەی کەم دەفرۆشن خوا دەفەرمێت ما یەئکولونە فی بوطونهم ئیلا النار وەکو ئەوەی وایە ئاگریان خواردبێ ئەوجار خوای گەورە تووڕەیی و غەزەبی خۆیان بەسەردا دەبارێنێ قەت لە گوناه خاوێنیان ناکاتەوە و عەذابێکی توند و سەختیشی بۆ ئامادەکردوون و تەنانەت لە قیامەتدا خوای گەورە بە چاوی ڕەحمەت و میهرەبانیش هەر سەیریان ناکا هەر تەماشایان ناکا بۆیە گۆڕینەوەی دینی خوا لە بەرامبەر دەستکەوتێکی دنیاییە لە ترسان زۆرێکە لە معاملەکردن و مامەڵەکردن ها جاری وایە هیچ دەست ناکەوێت بەڵام دەتەوێت ئەوەی هەتە لە دەستت نەچێ لەو پایەکت هەیە بۆی لە دەستت نەچێ حەق ناڵێ یان جاری وایە مەسلحەتێکی دنیاییت لە شوێنێکی بۆی مەسلحەتەکەت تێک نەچێ دینی خوای ئاشکرا ناکەی هەمان حکومەکەت دەتگرێتەوە ئەوجا خوا دەفەرمێ وەمەن لەم یەحکم بیما ئەنزەل الله هەر کەسێک حکم نەکا بەوەی کە خوا ناردوویەتی خوارێ بیما یعنی بە هەر چیەک کە خوا ناردوویەتی خوارێ فەئولائیکە ئەوانە خۆم بەبێ گومانی لەچێن لە ئەلکافرون لە بێ باوەڕانە هەر کەسێک حکم بە شەریعەت و دینی خوا نەکا ئەوانە لە بێ باوەڕانن جا بازارە ئاەتەکەی ئەوە کە ئینجاوەی قسەی لەسەرە سەیریکەن و ئینا ئەنزەلنە التەوراتە بێگومان ئێمە ناردوومانەتە خوارێ چی تەورات فیها لەناو تەوراتدا هەیە هودەن ڕێنمونی ڕێگا پیشاندەر بۆ خەڵکی و هەروەها نور و ڕووناکیشی تێدایە لە کتێبە ئاسمانیەکان کە دەتوانیت لە تاریکایی و ناخۆشی و ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت پێی بپەڕیەوە یەحکم بها یعنی حکم و دادوەریان کردووە بەو کتێبە بەو تەوراتە ئەننەبیونە هەرچی پێغەمبەرە الذين أسلموا ئەوانەی کە خۆیان بەدەستەوەدا بوو بۆ فەرمانی خوا بۆچێ ئیشیان بە تەورات کردووە تەوراتیان لەگەڵ چێدا جێبەجێ کردووە للذين هادوا بۆ ئەو کەسانەی کە یەهودین والربانیون ها ڕەبانی کەسێکە کە خواناسێکی شارەزا ئەوانەی کە زۆر خواناسن و شارەزان والأحبار و ئەوانەی کە تێگەیشتون و حاڵی بوون لە تەورات هەر حکمیان بەچی کردووە هەر حکمیان بە تەورات کردووە بۆ یەهودیەکان بیمە استحفظوا بەهۆی ئەوەی کە فەرمانیان پێکراوە و پێیان سپێردراوە کە جێبەجێکەن من کتاب الله لەناو کتێبی خوادا وەکانوا و ئەوان عەلەیه لەسەر جێبەجێکردنی حکمەکانیش شاهید بوون زانی یعنی کاتێک کە حکمێکیان داوە
هەر بە حکمدانەکەی وازیان نەهێناوە چاودێریشیان کردووە تاخوا حکومەکە جێبەجێ دەکرێت یا جێبەجێ ناکرێت بۆی ئەسڵ ئەوەیە ها ئێستا لیژنەی فتوا لە وڵاتی ئێمە تەنها قسەکردنیان پێ دەکرێت وایە کاگەر حکمی ئیسلامی هەبێ نابێ وابێ حکمی شەرعی کاتێک کە دەردەکرێت دەبێت قیاس یعنی دەبێت جیهەتێک هەبێت تەنفیزیشکا چاودێری جێبەجێکردنەکەی بکە وایە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هەر بڕیارێک دەرکرابێ ئێستا محکەمەکان عادەتەن کە بڕیار دەردەکەن کێ پۆلیس و کێ بۆیان جێبەجێ دەکەن حکم ئەگەر جێبەجێکردنەکەی لەگەڵدانە بێ بۆیە دەفەرمێ وەکان و عەلەیهی ئەوان لەسەر جێبەجێکردنەکەشی دەبوون بە شاهید و بە چاودێر فلا تەخشەو ئەو بۆ حاکمەکانەها بۆ قازیەکانە بۆ ئەوانەی کە قسە دەکەن بۆ ئەوانەی کە شارەزان لە دین خوا پێیان دەفەرمێ فلا تەخشەو الناس نەکەن لە خەڵکی بترسن لە جیاتی خەڵکی وەخشەونی لە من بترسن ولا تشتروا هەروە نەشی گۆڕنەوە نەشی فرۆشن بئایاتی بەڵگە و نیشانەکانی من بەچی بثمنا قليلا بنرخێکی کەم ومن لم يحكم بما أنزل الله هەر کەسێک حکم نەکا بما أنزل الله بۆی کە خوا ناردوویەتی خوارێ فأولئك هم الكافرون ئەوانە بەبێ گومانی لە بێ باوەڕانن جا لەسەر ئەو ئاەتەی تەمەن دوو بۆ چوونی جاری وهە تەواو دژ بەیەکەنە هەندێک خەڵک تەمەن ئەو ئاەتەی بەتەنێ دەخوێنێتەوە دەیکاتە بەڵگە لەسەر ئەوەی کە هەر کەسێک یاسا و ڕێسایەکی دنیایی هەبێت بۆ ئیش پێکردن ناوی علمانیەتە ناوی دموکراسیەتە سۆسیال نازانم چییە ئەو ئاەتەی بەسەردا دەخوێنەوە دەفەرمون وا فەرموویەتی ومن لم يحكم بما أنزل الله هەر کەسێک بە حکمی خوای ڕازی نەبێ بێ باوەڕە وایە هێندێکی دیکە لە بەرامبەر بەتایبەتی ئەوانەی کە وەک دەڵێ هەوڵی ئەوەی دەدەن خەڵکی ملکەسی حکام و دەسەڵاتدارەکان کەن دەڵێن ئەو ئاەتە نیسبیە خۆ دەڵێن لەناو موسڵمانانیشدا کەس نییە بتوانێت حکومەکانی خوا هەمووان جێبەجێکە وایە هیچ موسڵمانێک لێ کاتیدا دەتوانێت هەرچی ئەحکامی ناو ئاەت و حەدیثی هەیە هەمووان بەیەکەوە جێبەجێکە بێگومان دەبێ بڵێ نا دەڵێن مادام وایە چۆن کەسێکی موسڵمان کە حکومەکەی پێ جێبەجێ ناکرێ ناتوانی کافریکەی بە هەمان شێوە کەسێکش کە شریعەتێکی دیکە پەیڕەو دەکات و بانگەشەی بۆ دەکات نابێ کافریکەی بەڵام لە حەقیقەتدا وەڵامە ڕاستەکە لەو ئاەتەی هەر لەو سوورەتەیدا ئێستا ئاەتەکەی دواتریش کۆتایی ئاەتەکەی دەڵێ چی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون وایە لە ئاەتی 47دا کە دەرسێکی دیکە دەیگەینێ دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون واضحة علما دەفەرمون ئەو ئاەتە لە شوێنێکی دەڵێ کافرن وایە لە شوێنێکی دەڵێ زاڵمن لە شوێنێکی دەڵێ تاوانبارن جا علما دەفەرمون ئەو ئاەتەی یەکەم بۆ کەسێکە کە حکم بە شەرعی خوا ناکا و باوەڕیشی پێ نییە ئەو گومانی تێدا نییە هەر کەسێک شەرع یعنی ئیش بە شەرعی خوا نەکات و باوەڕیشی پێ نەبێ یا ئەگەر ئیشیشی پێ بکەی باوەڕت پێ نەبێ کافر دەبێ یا کافر نابێ بێگومان کافر دەبێ بۆیە ئەو کەسانێک کە حکم بە شەریعەتی خوا ناکەن و باوەڕیشیان بە شەریعەتی خوا نییە بەبێ گومانی کافر و فەڕیان بەسەر دینەوە نییە ئەوەی دیکە دەفەرمون ومن لم يحكم بما أنزل الله کە دەڵێ فأولئك هم الظالمون بۆ کەسێکی کە حکمێکی شەرعی بەسەردا جێبەجێ دەکرێت لەگەڵ کەسێک کێشەی هەیە حاڵین دەزانی ناحەقە دەزانێ ناحەقە اعتراف بە ناحەقەکەی خۆی دەکات بەڵام جێبەجێ ناکە ئەو بەچی حسابە بە زاڵم نەک بە کافر دەزانێ حکمەکەی خوای ڕاستە و دەزانێ ئەو ناحەقە بەڵام بەزەر نەفسی خۆیدا زاڵ نابێت جاری وهە ئیمانەکەی بەشی ئەوەندەی نییە واز لە نەفسی خۆی بێنێ عنادی دەکا والحاصل دەزانێ ناحەقی شەهر وەکو زۆرێک لە خەڵکی واضحە ئەوە زاڵمە ئەوەی سێمیان دەڵێن کە دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون کەسێک کە تاوانێکی دەکا بەڵام بینی خۆی و خوای واضحە بینی خۆی و خوای تاوانێکی دەکا و دەزانێ ئەو تاوانەی کە کردوویەتی پێچەوانەیە لەگەڵ ئاەتێک لەگەڵ فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام بەسەر نەفسی خۆیدا زاڵ نییە یعنی اعتراف بە تاوانباریەتی خۆی دەکا بەڵام باز لە تاوانەکەی نایەنێ ئەو کاتە بەچی حسابە بە فاسق حسابە بۆی ئەوەی ئێرە کە دەڵێ ومن لم يحكم بما أنزل الله ئەو کەسێک کە حکم نەکا بەوەی کە خوا ناردوویەتە خوارێ یعنی باوەڕی پێ نییە یا گاڵتەی پێ دەکات و جێبەجێشی ناکا فأولئك هم الكافرون گومانی تێدا نییە کە ئەوانە بێ باوەڕن و لە دینی خوا دەردەچن کابرا بڵێ زینا حەڵاڵە نەشی کا زینای هەر کافرە وایە یا کابرا کردی
بە حەڵاڵی بزانێ ڕێک کافرە جیازە لەگەڵ ئەوەی کە زینای دەکا و خۆی بە تاوانبار دەزانێ وایە کەسێک قەتڵی دەکا بە حەڵاڵی دەزانێت لە فەڕی بەسەر دینەوە نییە ئەگەر بیکات و بەڵام پێشی وابێ قاتیلە بکوژە ئەوە مەوزوعێکی دیکەیە و کاتە دەبێتە زاڵم نەک کافر ئاەتی دواتر دەفەرمێت وەکەتەبنا عەلەیهیم ئێمە نووسیومانە لەسەریان نووسیومانە لەسەریان یعنی واجبمان کردووە لەسەریان لەسەر جوولەکەکان کاتی خۆی و لە دینی ئێمەشدا ئەو حکمانە وەکو خۆی ماونەتەوە ها وەکو خۆی جێبەجێ دەکرێن و جێبەجێ کراون وكتبنا عليهم نوسيو معنا لسريان فيها لنا وتورات دا كأن النفس بالنفس أجر كسي كشت لبرامبري داسي لذكره دبي بكجرتوا والله كام كشتني بأنقص ها معلومات تنها لكشتني عمدي درستا بكجرتوا وايا أجر كسي بهلا كسي كشت ضلي دست خوش به ها نا تاوان نيا با خوێنی لێ دەستێنرێ لێ ناستێنرێ با کەفارەتی دەکەوێتە سەر با هەموو ئەوانەی دەکەونە سەر بەس ناکوژرێتەوە وایە بەڵام ئەگەر کەسێک بە دەستی ئەنقەس لە کەسێکی دا بۆ ئەوەش لێیدا بیکوژێ وازحە بە دەستی ئەنقەز لێی دەدا ئەو جار بە شتێک لێی دەدا کە عادەتەن بەو شتەی خەڵک دەکوژرێت و نێتیشی کوشتن بوو بێگومانەوە بە قاتیل عەمد حیسابە قاتیل عەمد اختیاری یەکەم بە دەستی کێیە بەدەستی خاوەنی کوژراوەکەیە ئەوەی کە بکوژە واجبە لەسەری خۆی بەدەستەوەدا جا کەسەکە دەیکوژێتەوە یان نایکوژێتەوە ئەو مەوزوعێکی دیکەی واجب نییە وەکەتەبنا عەلەیهیم نووسیومانە لەسەریان واجبمان کردووە لەسەریان لەناو تەوراتدا کە ئەنە النەفسە کە هەر کەسێکی کوشت وایە بالنەفس لە بەرامبەریدا کەسەکە عەینەن قاتیلەکە دەکوژرێتەوە معلومە طبعا دروست نییە کەسێکی کوشت بەبچی براکەی بکوژیەوە وایە بابی بکوژیەوە خزمەکەی بکوژیەوە کە لە وڵاتی ئێمە جاران ئێستا شەر وایە کابراگە جاری وایە شەڕی هەبوو هەر لە عاشیرەتەکەی کەسێکی دەستکەوێ ڕێک دەسێ دەیکوژێت طبعاەوە دروست نییە ئیلا لە حاڵەتێکدا ئەگەر بە مەجموعەیە کەسێکی بکوشن ها حاڵین دە کەس بەیەکەوە خڕ ببنەوە لەسەر کوشتنی کەسێک و کەسەکەشیان کوشت چەندان دەکوژیەوە هەر هەمویان دەکوژرێنەوە ها بە 100 کەسی شەریک بن لە کوشتنی کەسێکیدا هەر 100 کەسەکە دەکوژرێتەوە ئەگەر تەنانەت منداڵێکی ساوا و گچکە بێ بکوژرێ بکوژەکان چێن ئەگەر کەم بن یا زۆر بن بەڵام بۆ نییە کەسێک بکوژ نییە و قسەی لە کوشتنەکەیدا نییە بیکوژیەوە ئەوە یەک وەلعەینە بالعەینی چاو بە چاو یعنی چ چاو بە چاو ئەگەر کەسێک چاوی کوێر کردی ئاجا کوێرکردنەکە جاری وایە چاوت سەغزەقە بەڵام بیناییەکەی لە دەستداوە وایە بۆ تێ وای لێ بکەیەوە ئەیگە چاوی دەرهێنای وای دەرهێنیەوە وایە چونکە چاو ئەدی ئەگەر بنمونە کابرا وتی چاوت دەرنایەنەوە بەس خوێنم دێ خوێنی یەک چاوی چەندە نیوەی خوێنی کوشتنەیە ها بۆ معلوماتان یەک چاوی کەسێک بانقەس دەرهێنی ئەگەر چاوی دەرنەهێنایەوە بۆی هەیە خوێنی کەسێکی چەندە نیوەی خوێنی کەسەکەت لێ بستێنێ ها بەنمونە لە شەرەوەدا 100 وشتر دیاری کراوە لە بەرامبەر چاوێکی چاو کوێرکردنێکدا یا چاو دەرهێنانێکیدا 50 وشتری دەکەوێت کەسەکە ئەگەر ئەوەنە دیگە هەردوو چاوی دەرهێنابی طبعا ڕێک وەکو کوشتنەی وایە خوێنەکەی ها ئەو جار وەلئەنفە بالئەنفی لوت بەلوت لوتی جاری وایە دەیبڕن جاری واشەیە تەنها وای لێ دەکرێت بۆنکردنەکەی نەمێنێ وایە ئەویش بە هەمان شێوە بڕێ بووی دەیبڕێەوە بۆت هەیە وای لێ کردبوو ئەوەی بۆنی لە دەستدا و هەستەکان لە دەستدا هەستەکانی لە دەست دەدەیەوە وەلئوذن بالئوذن گوێ بە گوێ دیسان گوێش جاری وایە بەس گۆشتەکەی لێ دەکرێتەوە تۆن گۆشتەکەی لێ بکرێتەوە هیچ تەسیری بۆ بیستنێ نییە وایە جاری واشەیە کەسەکە کەڕ دەکرێت فەرقی نییە ها ئەگەر کەڕی کردی بۆ تێ کەڕیکەوە واگەر گوێی بڕی بۆ تێبی بڕیەوە وەسینە بیسینی ددان بە ددان کەسێک ددانێکی شکاندی بۆ تێ بیشکێنیەوە ئەگەر دەریێنا ها عقوبە بۆ ها جاران خۆ وەرە ددانی یەکەکی بەبێ بەنجشت دەرهێنا وایە یان بە ساغی بەبێەوەی ددانی بێشێ وەرە بۆی دەرهێنە بزانە وانە بۆ تێوە خۆی دەریهێنیەوە ئەدی وەلجروح ئەگەر برینداری کردی برینەکە دیارنیە لەکوێ قیساس بۆت هەیە لە برینیش تۆڵەی خۆت بکەیەوە دا دوو جۆر برینمان هەیە ها برینێک هەیە دەتوانی هاوشێوەکەی بکەیەوە بری کەسێک ها شوێنێکی بریندار کردووی بە نمونە پێستی لێ کردوویەوە تا سەر گۆشتی ئاسان دەتوانی وەک خۆی هەمان شوێن هەڵدڕی و تا سەر ئێسخانی ببەیت ئەگەر توانیت بۆت هەیەوە خۆی برینداریکەیەوە
ئەدی ئەگەر برینەکە بە شێوەیەک بوو یا لە شوێنێکی بوو مەترسیەوەی هەبوو ئەگە برینداری کەیەوە بیکوژی کەسەکە بمرێ زیادەڕەوی بۆ خۆی دەرنەچوویەوە ئەو کاتە تۆڵەی دەستێنیەوە تۆڵەی ینی پارەی وەردەگری پارە خوێن یعنی جا لەسەر چڕێک کەوتی لەسەر ئەوەی والجروح لە بریندارکردنیشدا تۆڵەساندنەوە هەیە بەڵام برینەکە بەپێی جێگا و بەپێی شوێنە وەکو گوتم ئەگەر توانیت وەکو خۆی برینداری کەیەوە برینداری دەکەیەوە ئەگەر نەتوانی ینی چەندەی زەرەر پێگەیاندووی بەقەد زەرەرەکەی دەتوانی لی بستێنی ئەدی فەمەن تەصەدەق به هەر کەسێک خوێنەکەی خۆی کردە خێر خوێنەکەی خۆی کردە خێر یعنی چی یعنی لە کوشتنەوەی کەسی خۆی خۆش بوو لە چاو دەرهێنانی خۆت خۆش بووی لەوەی کە گوێیان کردووی گوێیان لێ کردوویەوە خۆش بووی برینداریان کردووی لێ خۆش بووی ئەوە فەهوە کەفارەة لە بۆ ئەو کەسەی کە کەتنەکەی کردووە دەبێتە مای ڕەشبوونەوەی یعنی کەسەکەی چی لەسەر نامێنێ واضحە هیچ حەقێکی لەسەر نامێنێت تۆ بە حەزی خۆت و بەویستی خۆت عفوی دەکەی تۆڵەی خۆتی لێ ناکەیەوە بەهۆی ئەوەی کە تۆ عفوی دەکەی عفوەکەی تۆ بۆوی دەبێتە چی دەبێتە کەفارەت یعنی گوناهەکەی لەسەر نامێنێ بۆ تۆش دەبێتە مایەی ئەجر و پاداش شتێکی زۆر زۆر گەورە ها ئەگەر لە بەرخوای بێ ها واضحە ئەوە کە پێت ناکرێتەوە ئەوە ناها دەروە کابرا چاوت دەردێنێ حەقیشە چاوی دەرهێنیە بەڵام غیرەتت نێپسی دەرهێنیەوە ترسنۆکی ها ئەوە نەخێرت دەگاتێ و زۆریش خراپە ئینسان ترسنۆک بێ وایە بەس دەسەڵاتی تۆڵەکردنەوەت هەیە بەڵام لەبەر خوای تۆڵەی ناکەیەوە ئەو کاتە ئینسان هەم کەسەکە هیچی لەسەر نامێنێ و تۆش بۆت دەبێتە ئەجر و پاداش اینجا دەفەرمێ وەمن لەم یحکم دیقەتی دەنێ باسی کوشتنەیە چاو دەرهێنانە ئەوە زوڵمە لە بینی ئینسانەکاندا وایە ومن لم يحكم بما أنزل الله هر کەسێک حکم نەکات بەوەی کە خوا ناردوویەتی خوارێ لێرە دەفەرمێ فأولئك هم الظالمون ئەوانە بەبێ گومانی لەکوێن لە ڕیزیستەم کاران ناڵێ کافرن وایە چونکە قەتڵ ئەگەر کابرا بە حەڵاڵی نەزانێ کافر نابێ بەڵام زوڵمە لە خەڵکی دەیکەی وایە چاو کوێرکردنی خەڵکی کافر بوون نییە بەڵام زوڵمە دەیکەی بۆیە بەوەی ئینسان دەچێتە ڕێزی زاڵمەکان نەک ڕێزی کافرەکان سەیریکەنەوە وەکەتەبنا عەلەیهیم نووسی ومانە و فەرزمان کردووە لە سەریان فیها لەناو تەوراتدا کە ئەنە النەفسە کە بەبێ گومانی هەموو کەسێکی بکوژ دەکوژرێتەوە بالنەفسی لە بەرامبەر ئەوەیدا کە کەسێکی کوشتووە والعینە بالعینی چاو دەردەهێنرێتەوە و کوێر دەکرێت لە بەرامبەر چاو دەرهێنان و چاو کوێرکردندا والأنف بالأنف بالأنف بلوت والأذن بالأذن وجوێ لە بەرامبەر گوێ والسن بالسن ددان لە بەرامبەر دداندا والجروح قصاص بۆ برینەکانیش بۆت هەیە تۆڵەی خۆت بکەیەوە فمن تصدق به هەر کەسێک تصدق به يعني لە تاوانکارەکەی خۆش بوو لە حەقی خۆی خۆش بوو حەقی خۆی کرد بەخێر فهو كفارة لا ئەو لێ خۆش بوونە دەبێتە مایە ڕەشبوونەوەی گوناه لەسەر تاوانکارەکە ومن لم يحكم بما أنزل الله هر کەسێک حکم نەکات بەوەی کە خوا ناردوویەتی و بەو حکمانە ڕازی نەبێ کاتێک کە بڕیاری بەسەردا دەدرێ فأولئك هم الظالمون ئەوانە بەبێ گومانی لە ڕێزی سەمکارانە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه